السلام عليكم هاوريان تون باشین ئینشاءالله هەموو لایەکتان باشە بێ من پۆڵا شارەزا لە وایە ئاسایش ئەلکترۆنی خۆشحاڵم لە بابەتە شوێنێگەڕام وڵاتان ئینشاءالله لەم بابەتە باس دەوە دەکەین چۆن بتوانین کەسێک زۆر بە ئاسانی بدۆزینەوە بەتابەتی ئەو کەسانی کە هەڕەشە لە ئافرەتان دەکەن یاخود ئەو کەسانی کە هەڕەشە دەکەن لە ئینتەرنێت ئەمن فێڵێکم بۆ دۆزینەوە ئینشاءالله ڕێگەیەکی ئاسانە دەتوانین کەسێک بەرامبەر زۆر بە ئاسانی بدۆزیەوە تکایە ئەو ڤیدیۆ بە زووترین هاوڕێکانتان بنێرن بۆی کە ئەوانی سود بمن ئینشاءالله وام ڕێگایەکی زۆر سادە و ئاسانیشە ئەو ڕێگەیە فێرت دەکات تۆ چۆن بتوانی IP کەسی بەرامبەر وەرگری کە تۆ IP ئەدرێسی کەسی بەرامبەر دووەرگر بوو لە کەسەکە هەڕەشەت لێ دەکات دەتوانی ئەو IP ئەدرێسی بدێ ئاسایش یاخود پۆلیس ئەوەن کە ئاسانی بدەکەوێت زۆربەی ئەو کەسانی کە دێنە لای مەدەریکاک پۆڵا من کە سکاڵاشم کردیە کە بووم لە کەسەکە نەدۆزرایەوە کەسەکە بوونە کار ئاسانی نەکردیە بەڵام تۆ بتوانی IP ئەدرێسەکە ئی کەسی بەرامبەر بدۆزیتەوە ئەوە زۆر ئاسانە دەتوانی کەسی بەرامبەر بدۆزیتەوە ئێستا لەگەڵم فێرتان دەکەم سەرەتا تۆ لە پلاتفۆرمی تەلەگرام زۆر بە ئاسانی دەتوانی کەسی بەرامبەر بدۆزیتەوە چونکە تەلەگرام ڕێگەیەکە ئاسانکاری لێمەیە کردیا ئەگە کەسەکە لە تەلەگرامی باشترە وە بکەن یان کەسی بەرامبەر بینە تەلەگرام لە سناپیش دەتوانن لەسەم ڕێگەکانتان پێدەرم ئینشاءالله سەرەتا بووم هەر براوسەرێک بیت تۆ حەزت لێ ببیکەوە مشکلە نییە من ئەوەی دەکەمەوە گەنە بەدڵی خۆتان لێکوانە تۆ لە براوسەرەکەت بنووسە کەناری تۆکینس باشە ئێستا یان لە لینکەتان بۆ دادەنێم یەکەم لینک بکەوە باشە تۆ کاتێککە لینکەت دەکەیەوە ئەم سایتە دەداتێ ئەمە بخۆی لە بای سابسکورتی پێدرێ هەنی سپۆت باشە هەنی سپۆت سەیکە هەنی سپۆت هەنی سپۆت سابسکورتی هەنی سپۆتیە هەنی سپۆت بریتە لە ڕێگەیە کە کۆمپانیەکان بەکاری دێنن بۆ ئەوەی کە هاکەرەکان دەژیر بکەن یاخود بتوانین بوومە سێڤەرێکی فەیچیان دروست کردی هاکەرەکە دەچی ئەو سێڤەرە هاک دەکات لەو ڕێگایە و IP ئەدرێسی هاکەرەکەیان بەدەست دەکەوێت بەم شێوازەی هاکەرەکان دەژیر دەکەن ئێمەش بۆ ڕێگایە کە بوومە کەسی بەرامبەر بدۆزینەوە ئەو ڕێگای بەکاردێن سێکە ئەمە زۆر ینی بەشی تێدایە تۆ چی دەکەیت تۆ دەتوانین لە ڕێگەی وێنەیەکەوە بتانی کەسی بەرامبەر دۆستەوە زەمان بەسەر ڕێگایەکی سادە تۆ دەتوانانی کەسی بەرامبەر هەڵخەڵەتنی بتان IP ئەدرێسی و کۆمەڵک معلوماتی وەگری ئەلێکوانە چەند بەشێکی تێدا بوومە کەسی بەرامبەر دەتوانی بەس QR کۆدیشی سکان بکە یعنی تۆ دەتوانانی کەسی بەرامبەر IP-ەکەی وەگری من یەک ڕێگا کە زۆر ئاسانە دوو ڕێگا ببورن دوو ڕێگا زۆر ئاسانە بۆی کە کەسی بەرامبەر بدۆزیتەوە یەکەمیان IP ئەدرێسەکەی بەدەستبێن یەکەمیان ئەو PDF-ەیە باشە ئەمە دادەگری نمونە ئەمە ئەلیکوان ئیمێلەکە ئەو ئیمێلە دەردەێنین باشە ئەو بوومنە ئیمێلی خۆت جەمات ئەلێرە ئیمێلەکەی خۆت دەنووسی بوومنە ئیمێلی شخصی خۆت بۆ ئەوی کە کاتێک کەسی بەرامبەر بوومنە لینکەی داگری یان شتێکی داگرت IP بۆ تو بێتەوە باشە لێگوانە نمونە شتێکی دەنووسی بۆی کە ببێت هەر بابەتێک میشکلەوە زۆر گرنگە کاتێک ئەمەت کرد لێکوان نووسرێت داونلۆدەکەی دادەگری جەمال لێکوانە داونلۆد بووسەیکە یعنی تۆ کاتێک ئەوەی بۆ کەسی بەرامبەر دەنێت هاوڕێیان تۆ چی دەکەی نمونە تۆ کاتێککە ئەو PDF باشە ئەو PDF هەر چۆنێک بۆ کەسی بەرامبەر بنێری ینی PDF-ەکەی بەزۆ کەسی بەرامبەر بنێری کەسی بەرامبەر بەس ئەوە لینکەکە بکاتەوە ینی ئەو PDF-ی بکاتەوە تۆ یەکسەر IP ئەدرێسی ئەو کەسە بەرامبەرت بەدەستکە دەسێکە فۆری ئێمە توانیمان IP ئەدرێسی ئەو کەسە بەدەست بین و زۆر بە ئاسانی سێکە جەمات ئەمە بەس IP دانی بەس ئەوە کەمان کردەوە لێکوانە IP-ەکە ئێمەی وەگرت لێکوانە دەرێ نموس هەڵەوە هاکرد لێکوانەوە IP-ەکەمانە جۆری موبایلەکەمان لەکوێ کردیتەوە ئەو بابەتانە لە چ شوێنی کردی هەمووت پێ دەڵێ بەم شێوەزە تۆ دەتوانێت IP بدێ ئاسایش پۆلیس و بابەتانە کاراسانێکی باشتر دەکەن نمونە ئەمە ئەوە کۆپی دەکەی لێکوانە دەنووسیم IP lookup باشە IP lookup ئەوە بەتایبەتی ئەو سایتە ئەمە ئەو سایتە زۆر گرنگە ئەم سایتە لێکوانە دەنووسی IP کەسی بەرامبەر دەنووسی IP lookup دەکەی لێکوانە کۆمەڵک معلوماتی باش دەداتێ جۆری سیم کارتەکەی کۆمەڵک معلوماتی زۆر باش دەداتی لێکوانە و لە چ شارێکە و بابەتانە ئەو معلوماتان دەتانێت بدێ ئاسایشی زۆر باسانی و ئەوانش کار لەسەر دەکەن و ئینشاڵڵا بە ئاسانتریشەوە بۆیان دەدۆزرێتەوە و لانی بەس بەکردنەوەی PDF لێر ڕێگەی ششمانەیە وێنە
جەماعەت یانی بەس بەوەیەکردنەوەی یەک وێنە کەسی بەرامبەر بدۆزینەوە چۆن سەرەتا ئەمە دادەگرین باشە وەلێکوانە ئیمێڵی کە کەسی خۆمان داخلەکە یانی ئی شخصی بەسە من لۆ فەیک دامنەیە بەڵام تو دەتوان لێکوان ئەکاوم ئەوە ئیمێڵی فەیک ئەوە فەرمی خۆت دانی باش ئیمێڵی فەرمی خۆت لێکوان هەشتێکی دەنووسی مشکلە نییە لێرە هیچ مشکلەکنی گرنگەوەیە لێکوان کرێتی دەکەین ئەوە لێکوانە دەرێ ئەمە داونلودکە باشە جەماعەت سێکەمە لێکوانە داونلودمان کرد تۆ دەچیە ناو ئەوەکەی لۆ کەسی بەرامبەر دەنێری ئەجا لە خۆتانی جەماعەت ئەوە لێکوانە کەمەک جوانکاری لۆ بکەی نووسی نمونە تاوانبار نمونە تێس هات شتێکی لێکوان بۆی کەس سەرنجی کەسی بەرامبەر ڕاکێش نمونە یەک دقەت خۆ جەماعەت وێنەی نمونە وێنەی ئەحمەد کەسەکە کارەشەمان لێ دەکەم وێنەی ئەحمەد شتێکی ئەوە دادنی کە کەسی بەرامبەر کەمەک سەرنجی ڕابکێشین وەلێکوان ئەمە دادەگرین لۆی دەنێریان وێنەی ئەحمەد سێکە وەکو وێنە دەرەکەیان سێکە جەماعەت وەکو وێنە دەرەکەوێ یان تۆ هەر چۆنێک ئەمە سێکە ئۆپنی دەکەم سێکە ئۆپنم کرد لێکوان دەچمە ناو ئایپیەکەم سێکە جەماعەت لێکوانە باک ئەپ دەکەم باک دەکەم وەلێکوان ئێستا بە ئاسانترین شێوە ئەمە ئایپی کەسی بەرامبەر دەگرین سێکە جەماعەت لێکوانە ئایپیەکەمان وەرگرت لێکوانە تۆ سێکە ئایپیەکەمان وەرگرتەوە تۆ دەتوانێت بۆ ڕێگایەوە زۆر بە ئاسانی کەسی بەرامبەر بدۆزیتەوە و بیدێ دەست ئاسایش و حکومت لێکوانە ڕێگامان زۆرە توان لێ خۆتان بخینەوە جەماعەت ڕێگە زۆر یانی سە بووم نامە بابەتشکەمانێک کە بووم نەکردنەوەی ئێکسڵەکە یان بووم ئێکسڵەکە یان وێنەیەکە یان بابەتی بوون منە داتابەیسێکە بۆ تایبەتی بۆ کۆمپانیانێکەوە کۆمپانیان هەیە یان فەیک ینی بوون مەجاری ویان دەکەس هەیە بەس بەکردنەوەی ئەپلیکیشنە یانی بووبێ بەرنامەکمان بەس بەکردنەوەی یەک بەرنامە باشە فۆڕی دەتانی ئایپی کەسی بەرامبەر وەگری چۆن نمونە ئەوە سناپچاتە نمووی بیر سناپچاتی هاکراو هەیە ئەوە سناپچاتە باشە وەلێرکوانەش ئیمێلی خۆت وەکو باسم کرد ئیمێلش ئیمێلەکەی دەنووسی لێکوان هەرچی دەنووسی بنووسە هیچ مشکلەمانێ لێ مشکلت نێ جەماعەت وەلێکوانە کوێتی دەکەین ئەلێکوانە نووسرای فەی ئەو ئیمێلە ئەوەی دادەگرین سێکە جەماعەت تۆ لێکوانە بەس ئەوە دابگری کەسی بەرامبەر بەس ئەوە دابگری فۆڕی ئایپی ئەدرێسی فەرمی کەسی بەرامبەر وەردەگرن بەس لێکوان ئەمە ئایپیەکەمان ئەوە کرێم سێکە جەماعەت لێکوانە چۆنێک ئەوە بی ئایپیەکەمان وەردەگری ئەوە ئایپیەکەی وەرگرتین و دەچینە بەشی ئێکوانە سێکە فۆڕی ئایپیەکە ئێمە وەگریان لەو ڕێگەی بەرنامەیەوە ئێمە دەتوانین کەسی بەرامبەر هەڵخەڵەتێنین و بەرنامەکە یعنی ئایپی کەسی بەرامبەر وەرگین سێکە لێکوان ئینستاڵ دەکەی ئینستاڵ سێکە لێکوانە ئەتوانیت سیمنایکوانە ئاسێکە جەماعەت فۆڕی ئەمن توانیم ئایپی کەسی بەرامبەر وەرگرم سێکە وەلێکوانە زۆ بە دقەتی جوان سێکە لێکوانە فۆڕی ئایپی ئەدرێسەکەی دامێ جەماعەت یعنی فۆڕی ئایپی ئەدرێسی فەرمی خۆمی دامێ وەلێکوانە دەچین دەتوانی کەسی بەرامبەر بە شوازە بدۆزیتەوە جا ڕێگا یانی شتی زۆری تێدایە جەماعەت و دەتوانن بە ئینگلیزیی بخینەوە زۆر ئاسانە یا لێکوانە چ نووسرەیە لێرە کاتێک کە کەسی بەرامبەر ینی کردی کاتەکەی داگرت باشە ینی ئەوەی دادەنووسی یانە چۆنە کەسە کردی کاتەکە داخڵکە یان لە شوێنێک داخڵکە بابەتانە فۆڕی لێکوانە سێکە دەتوانێت ئایپی ئەدرێسی کەسی بەرامبەر وەرگرین شتەکە زۆر ئاسانە جەماعەت لێکوانە لینکە یانی بەس بکردنەوەی لینکێک تۆ دەتوانی کەسی بەرامبەر ئایپیەکەی وەرگری دا جەماعەت ئەو فکر و فێڵە ینی بیرۆکەی خۆتە گرنگ ئەوێت تۆ چ بیرۆکەیەک لەو مەسەلانە بەکاردێنی بەتایبەتی لە تێلگرام زۆر ئاسان بۆ دەکا بۆی کەسی بەرامبەر بدۆزینەوە جا جەماعەت هیوادارم ئەو ڤیدیۆ بەدڵی ئێوە هیوادارم سوودێکی بەوەی خۆشەویستگەیان بێ هیوادارشم ئەم ڤیدیۆ بە زووترین خەڵک بنێرن ئەمە چۆنوتی دۆزینەوەی کەسێکە لە ڕێگای وێنەیەکەوە یاخۆ لە ڕێگای لینکەوە هیوادارم سوودێکە بێ تاکو ڤیدیۆ کتر خواتان لەگەڵ کاتێکی خۆش